بێگومان کردنەوەی ئۆفیسی سلێمانی بە ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دموکراتی کوردستان پتر لە مانایەکی هەیە. مانە هەرە سەرچەکەی ئەوەیە کە دەمانەوێ ڕوانگای کللتوری و ڕۆشنبیری و میدیایی پارتی دموکراتی کوردستان بگوازینەوە بۆ هەموو دەڤەرە گرنگەکان کە یەکێ لە شارە دەڤەرە ناوچە هەرە گرنگەکانی کوردستان سلێمانیە کە پایتەختی ڕۆشنبیریە و قوڵیەکی مێژووی کللتوری ڕۆشنبیری گەورەی هەیە. مانای تری ئەم ئۆفیسە ئەوەیە کە دەمانەوێ دەستبارێکی باش لەگەڵ میدیاکارانی وڵات بگرین بە ئاراستەی باش، بە ئاراستەی وڵاتبینی، بە ئاراستەی یەکڕیزی، بە ئاراستەی ئاشتی کۆمەڵایەتی، چونکە میدیا لە کوردستان ئێستا لە کێشە و گرفت و لە گرەی قوڵدایە. هەروەها یەکێ لە ماناکانی تری ئەم ئۆفیسە بریتیە لەوەی ئێمە ئیش لە بواری چالاکیە، سیمینارە کللتوریەکان بکەین بۆی بتوانین هەموو ڕۆشنبیران، هونەرمەندان، سیاسەتوانان بە جیاوازی بیر و ڕایان لێرە کۆکەینەوە. پارتی دموکراتی کوردستان هەمیشە چەتر بووە بۆ کۆکەرەوەی، بۆیەشە لێرە ئەمڕۆ ئەمان بینی هەموو حیزبەکانی تیا بوو، هەموو ئایدیاکانی تێدا بوو و هەموو بیرکردنەوە ڕوانگاکانی تێدا بوو. ئەمە درێژەی دەبێ ئەم بیرکردنەوانە کە پێمان وایە لە ڕێگای کۆکردنەوەی جیاوازیەکان دەتوانین خزمەت بە نیشتیمان بە پرۆسەکە بە کللتور بکەین. ئامانجی تریشمان هەیە بە یەقدام بە بواری ڕۆشنبیری بەگشتی بیرۆکەی دەرکردنی گۆڤارێکمان هەیە کە ئەم گۆڤارە گۆڤارێکی زۆر گرنگ و گۆڤارێکی زۆر قەیم و پتە دەبێت لە نێو بزوتنەوەی کللتوری لە کوردستان و ئومێدەوارین هەمومان بتوانین لە ڕێگای ئەم چالاکی و سیمینار و دیبەیت و کۆڕ و گۆڤار و یەکتربینین و گفتوگۆ و دیالۆگ و لە یەکتر گەیشتنە بتوانین کارێکی باش بکەین کە خزمەتی ئاشتی یەکڕیزی خزمەتی ئێستای کوردستان بکەین. و نێوەندی ڕۆشنبیریش گرفتی هەیە و نێوەندی میدیایش گرفتی هەیە. پێم وایە پێویستمان بە دیالۆگێکی نیشتیمانی هونەری، دیالۆگێکی نیشتیمانی کللتوری، دیالۆگێکی نیشتیمانی میدیایی هەیە بۆی بتوانین بەیەکەوە لەسەر مشتەرەکات اتفاقکەین. ئەزانی جۆرێک لە هەبوونی مشتەرەکات، هەبوونی پنتی هاوبەش لە هزرین لە تێفکرین زۆر گرنگە بۆ قۆناغی ئێستای کوردستان کە بەنیازین لەم بوارەدا هەنگاو بنین.